لە درێژەی کاروسالاچیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری من هەولێر ئەمڕۆ زیاتر لە 594 مین و پارچە پاشماوەی جەنگی لێناوبران. لە چوارچێوەی ئەو بەرنامەیە و ئەو ڕوئیای دەستگای گشتی کاروباری مین بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەولێر سۆران کە بەڕێوەبەرە گشتیەکەی مامەستا جەمالە دیارە لە ڕێگای تیمەکانیانەوە تیمەکانی EOD کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی پاکردنەوەی ئەو ناوچانن لە ئەلغام و پاشماوە تەقەمەنیەکان بۆ ئەوی دووریان خەینەوە لەو شوێنانەی کە مەترسی بۆ سەر هاوڵاتیان دروست دەکەن. ئەو مین و تەقەمەنیانەی کە ئەمڕۆژ تیمی EOD لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتی گشتی هەولێر سۆران لە ناوی دەبن ئەمانە لە ناوچەکە بڵاو ببوونەوە و لەسەر ڕاستپاردەی هاوڵاتیان و لەسەر داوای هاوڵاتیان کە لە نێو باخ و ڕەز و نزیک ئاوەدانی ئەو مەترسیانە هەبوون ئەوانیش بە ئەرچی خۆیان هەستاون بۆ خزمەتی هاوڵاتیان چکە کۆی پرۆسەی پاکسازی مین خزمەتێکی مرۆییە لە هەرێمی کوردستان بۆیە لەو ڕوانگەیەوە ئەوان هەستاون بە کۆکردنەوەی هەموو ئەو پاشماوە تەقەمەنیانە دیارە بەردەوامن لەو پرۆسەیە ئەوەی ئێستا کە ئەمڕۆ کراوە 594 پارچەیە 156 مینە ئەویتر پاشماوەی تەقەمەنی و جەنگیە و لە کۆی ئەم ساڵ کە هەر هەمان تیم هەر هەمان بەڕێوەبەرایەتی لەو سنوورە هەستا بێ بە لە ناوبردنی ئەو تەقەمەنیانە 1236 پارچە تا ئێستا لە ناوبراون. ئەمڕۆ تیمی لە ناوبردنی تەقەمەنی نەتەقاوە هەڵدەستی بە لە ناوبردنی 594 پارچەی مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی کە لە سنووری پارێزگای هەولێر لە گوندەکان لە شارەکان لەلایەن هاوڵاتیانەوە پەیوەندیمان پێوە کرا و کۆکرابوونەوە لە کۆگا لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەولێر ئەمڕۆ بە کۆمەڵ لێرە لە چاڵی تەقاندنەوە لە ناو دەبردرێن. ساڵانە چەندین هاوڵاتی بەهۆی بەرکەوتنی مین لە سنووری باڵاکایەتی دەمرن بۆیە هەڵگرتنەوەی مین لە نزیک دێهاتەکان گرنگە بۆ خەڵکی ناوچەکە. ناوبردنە بە شێوەیەکی ستاندەری جیهانی دەکرێت کە ئێمە ژۆک و بەرنامەی کاروباری مین لە هەرێمی کوردستان هەموو ئیشەکانمان لە چارچێوەی ستاندەرە جیهانیەکانە. ئەمڕۆ دەستخۆشی لە تیمی خۆمان دەکەین کە ئەوڕۆ لێرە 594 پارچە تەقەمەنی لە ناو دەبن هەروک ئاماژەمە پێکرد بە شێوەیەکی سەلامەت لەو شوێنەی کە لێرە لەسەر بناحی سمیلانە. شایانی ئاماژەیە سەرڕای پەتای کۆرۆنا بەڵام تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین بەردەوام بوونە بۆ بەهاناوەچوونی هەیاوەکاری هاوڵاتیان لە گوند و دێهاتەکان بۆ لە ناوبردنی مین و تەقەمەنیەکان. فەرهاد محەممەد، گەلی کوردستان، ناحیەی سمیلان.